ئازیزانی NRT سڵاوتان لێبێت. پرسی مافەکانی منداڵ لە جیهاندا یەکێکە لە پرسە گرنگەکان. ئێمەش دەپرسین ئاخۆ لە هەرێمی کوردستاندا ئەم پرسە تا چەند وەک پێویست جێبایەخی دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. بەڕێزان گفتوگۆی ئەم پرسە دەکەین بە میوانداری سۆران سعید لە پرسراوی بەشی پلاندانان لە بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری گەشەپێدانی سلێمانی. زۆر بەخێر بێی کاک سۆران. بەڕێزان وەکو ڕوونکردنەوەیەک دیارە بەو پێی پرسەکەی ئەم شۆمان پرسێکی گرنگە و تایبەتە بە مافی منداڵان. ئێمە پەیوەندیمان بە چەند لێپرسراوێک یاخود خەڵکێکی خاوەن قەرار کرد لە ناو وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستاندا، بەڵام بەداخەوە هیچیان ئامادە نەبوون بۆ ئەوەی حوزوریان هەبێ لە بەرنامەکەدا. دووبارە سوپاس بۆ کاک سۆران کە ئامادەی بەرنامەکەمان بوو. ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی NRT پرسیارەکانتان بە کۆمنت بۆ ئێمە بنێرن. کاک سۆران، بە پرسیارێکی گشتی دەست پێ دەکەم بەوەی کە ڕەوشی مافی منداڵ لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدایە؟ لە ڕاستی ڕەوشی مافی منداڵ لە کوردستانە لە ئاستێکەیە کە بەڕاستی جێگەی دەستخۆشیەوە، جێگەی ئەوەیە کە گەشتبینی بیبینین. بەڕاستی ڕاستە نەگەیشتەوە ئاستێکی ئێمە بەراوردیکن بە کۆمەڵی وڵاتی پێشکەوت و بەڵام لێرەش لە کوردستانە قۆناغێکمان بڕیوە کە جێی دڵخۆشیە. بەڕاستی بەگشتی ئیش کراوە بۆ مناڵ، بەڵام ئێستش ماوێتی ئەم پرسێکی گرنگە وەکو خۆت ئاماژەت پێدا، بۆیە بە ئاسانی ناتوانین هەنگاوی جدی لە مەجاڵا بەرینە پێشەوانێ و کاتێکی زۆری ئەوێت. باشە، بەو پێی جەنابەت لە پرسراوی بەشی پلاندانانی لە بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری گەشەپێدان و بەتایبەت لە سلێمانی، ئێوە پلانتان چی بوو بۆ ئەمڕۆ کە یەکی شەشە و یادی یاخود ڕۆژی جیهانی منداڵانە؟ لە ڕاستی ئێمە وەکو تەنها یادەکە و وەکو ڕۆژی شەشەیە کە دیاری کراوە، ژنایمە بە درێژایی ساڵ کات بۆ مناڵەکەن. یەکێک لەو دۆسیانێکی ئێمەیشی دەسەرەکەین وەکو بەڕێوەبەرایەتی گشتی خۆمان، وەکو وەزارەتی کار بە گشتی بە بەردەوام بڵێن ئێمە مناڵ جێگەی بایەخی ئێمەوە کاری بەردەوامیان بۆ بکەین. ئێمە لە کۆمەڵی مەجاالە بەڕاستی ئیش بۆ مناڵەکەین و تەنها لە گۆشەیەک و کاریان لەگەڵ ناکەین. چەند شەریحەیەک چەند لە مناڵ لە کۆی گشتی پرۆسی با بڵێن مافەکانی مناڵە ئیشیان لەسەراکەین. بۆ یەکی شەش چەند شتێکی یاراوە با بڵێن هاکەزایی کراوە بکە بۆ مناڵ کە ئیشمان لەسەر کردووە. پێشەنگامان هەبوو هەموو کارە دەستیانی کە بە درێژایی ساڵ کە مناڵەکانی سوودمەندە لە مؤسسەکانی ئێمە کردویانە لەم ڕۆژەیە با بڵێن لەم یەک دوو ڕۆژەیە کە تایبەتن بە یادەکانی یەکی شەش عەرزەکرێتەوە، پێشکەشەکرێنەوەوە و مناڵەکان کارە دەستەکانی خۆیان ئەبینەوە لە بەردەمی خەڵکە. ئەو پێشەنگان بۆ کرێتەوانێک کە هەموو کارە دەستیانی کە لە ڕووی ڕسمەوە کراوە، لە ڕوویشی هەویرکاری و کۆمەڵەیشی دەسیوانەیە ئەوانەش هەر عەرزەکرێت. و زایدەن ئێمە لەگەڵ مناڵپارێزی کوردستانە ئیش بۆ مناڵانی خسخانەی هیوا و گێڕانی ئاهەنگێک بووکە لە ئەم نەسوورەکە لەوێ ئەنجامدنەکە ئێستا مەتحەفێکە لەوێ. زایدەن هەموو ئەو دیاری دابشکردنە بەسەر ئەو مۆستانەی کە مناڵی لێیە و کار بۆ مناڵەکەن پێمان داون. زایدەن ئێمە لە قەزاونەحەکانیش کە مدیرێتمان هەیە لەوێش ئەم چەند چالاکیەکەکرێت لە بۆ منە لە چەمچەماڵ ماراسۆنێکی پاسکی بۆ مناڵان کراوە کە سوودمەندی سنتەرەکانی خۆمانن کە لەوێ لە هەموو قەزاونەحەکە ئێمە سنتەری پاراستنی مناڵمان هەیە لەوێ بە بەردەوام دەوراتەکەنەوانێ بە بەردەوام بۆ لوغا، بۆ کۆمپیوتەر، بۆ وەرزش، بۆ کارە هونەریەکان. ئەمانە بەردەوام و بە درێژایی ساڵ دریاکانی کراوەتەوانێ و کار بۆ مناڵەکرێت. لەبەرەوە لە هەموو ئەو شوێنانە ئاهەنگ گێڕان بە بەردەوامی لەم یەک دوو ڕۆژە هەمان بۆ لە هەموو قەزاونەحەکان و مدیرێتەکانی خۆمان. بەڵێ، دڵنیام بۆ خۆشتان لەوە تێگەیشتوون، ینی کارکردن لەم بوارەدا لە بواری مافەکانی منداڵدا پرسێکی زۆر بەرفراوان و فرەڕەهەند و ئەوەیە. یعنی بۆ نمونە ئێوە پلانی ئێوە چی بووە لەگەڵ شوێنەکانی دیکە؟ بۆ نمونە وەزارەتی پەروەردە ئەگەر وەکو نمونەیە وەربگرین، چینەوە هەماهەنگیانی کە لە نێوان ئێوە و ئەواندا هەن؟ ئێمە بە پەروەردەوە بە تایبەت لە مەجای پەیمانگاکانمان کە تایبەتە بە مناڵی خاوەنپێداسی تایبەتەکان بە بەردەوامی پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی پەروەردە و لەگەڵ سەرکی پەروەردە ئەی بە شێوەیەکی گشتی، ینی بۆ نمونە بۆ هەموو خوێندنگا بنەڕەتیەکان پەیوەندیتان هەیە لەو ڕۆوە؟ وەڵاهی ئاگاداری دۆخی ئەوانن بزانن؟ وەڵاهی ئێمە بە پێی پێویستی با بڵێن داخڵەبیندا چالاکیان بۆ ئەوکەین. ئێمە مەسەلەن لە 2009 ئێمە ڕاپرسێکی گەورەمان لەسەر کردوون لە مەجای بابزین
تندوتیژی لە سیستمی نوێی پەروەردەیە لە چه ئاستێکە لەم حاڵتانە ئێمە داخلی خوێندنگاکان بووینەوە ئیشمانتیا کردووە داتامان کۆ کردوونەوە بەڵام وەکو بەگشتی مەتەنها ئەو مناڵانی کە تایبەتن سوودمەندن لە وەزارەتی خۆمانە مناڵی خاوەن پێداویستی تایبەتە مناڵی بێسەرپەرشتە کە کەسوکاریان نەماوە بە جۆرە لە جۆرەکان باوکی دایکی لە دەستیان ناوە لە خانەکانمانە ئەمانە هەمووی ئەو مناڵانن کە بەردەوام لای ئێمە سوودمەندە بن سنتەرەکان وەکوتم دایمە دەرگیان کراوەتەوە. باشە من دواتر بە تایبەت لەسەر منداڵانی بێسەرپەرشت پرسیارم دەبێت بەڵام تۆ پێشتر باست لەوە کرد کە ئێوە هەندێک کارتان کردووە ینی لە دەرەوەی ڕۆژی جیهانی منداڵان بەڵام تۆ باسی ئەو چالاکیانت کرد کە لە 1/6 داواتە ئەمڕۆ کراون بەڵام چین ئەو کارانی کە پێشتر ئێوە کردوتانە بۆ منداڵان و بۆ باشترکردنی دۆخی منداڵان ئێمە وەکوتم مناڵ سایمە سیستەمی تۆڕی پاراستنی کۆمەڵاتیمانەیە کە هەموو هەرێمی کوردستان و هەموو عراقیشی گرتوتەوانێ بەڵام لە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بەتایبەت ئەم تۆڕە لە کاردایە بە نزیکی ئەو مناڵانی کە سوودمەند بوون دەم تۆڕەکە دایک و باوکیان نەماوەیان باوکیان نەما و دایکیان حاڵەتی لە حڵتەکان لێ دوورکەوتوانێ 570 مناڵمان داخل کردووە هاوکاری مادیانەکەی لە تەواوی هەرێمی کوردستانە نەخێ بەس لە سلێمانی بەڵێ ئەم مناڵانە کە دایک و باوکیان نەماوە بە مەرجی سەرەکیمان بۆ هاوکاریکردنەکان چوونە دووبارە خوێندنەوەیانە بە شێوەیە لە شێوەکان دابڕاون بۆ بۆنێ ئەو حاڵەتی کە بەسەر خێزانەکە هاتووە جارێکە خراونەتوانێت ناو خوێندن و ناو پرۆسی خوێندن و هاوکاریکی مادیان پێش باشە وتت 578 مناڵ لە 580 مناڵ ئەم ئامارە لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان چۆنە بۆ نمونە بۆ هەولێر بۆ دهۆک ئەوانیش بامان شێوم سیستەمایان هەیە دڵنیانیم لەوەی کە لای ئەوان چەنەیە بەڵام ئەگەر لە مژماری ئێمە دەوری وشمارانی ئێمەیان چونکە هەموو ئەم سیستەمەمی پێکەوە ئیشەکە ئێمە سیستەما بەپۆی کۆمەڵێک ڕێنمایی و یاسا سوودمەندەکانە گرینە خۆمان یعنی هەرەوەنە نییە هەر مناڵێک و یەکسەر داخلی بکەین مناڵەکە مەرجەوەی کە بە باوکی لە دەزابێ بە خێوکەرەکەی لە دەزابێت جا بە خێوکەرەکە بە مردن بێ یان بە باوکی سجن بێت یان دایکی شووی کرد بێتوانێت کەسێک نەبێت سەرپەرشتی بکات خانەکانمانێکە بەردەوام کراوەتوانێم حاڵتە وەکو دو ڕێگا چارەسەر بەکارێنین کە کەسێک نەبوو مناڵەکە بە خێوکایە خێنەم خانانەوانێ هەموو شتێکیان بۆ فەرهەم کراوە لەوێت لە خوێندن لە نووسن لە خواردن لە کاتە تەرفیهەکانیان هەموو شتێکیان بۆ دابی نەکرێت لەوێش لە ئێمە دوو خانەمانێ بۆ کوڕان و بۆ کچان 29 کوڕ ئێستا با بڵێن مناڵمان هەیە کە مناڵی کوڕن و لە ناوخانە ئاژین 18 کچمان هەیە کە ئەوش لە خانەی کچان ئاژی پرۆژێکی ترمانەیە پرۆژەی گەڕانەوەی مناڵ بۆ ناو خێزان عین لە خانەوە جارێکتریان گێڕینەوە بۆ ناو خێزان جامە باپیری وەریەگرێ ننکی وەریەگرێ خاڵی وەریەگرێ کەسێکی نزیک لە مناڵەکە بۆ ئەوەی چونکە تۆ ناتوانانی جینگی خێزانی دوور بخیتەوە لە مناڵ کاتێ ئێمەیان هێنینە دەرەوە لە کێشەیەکە هاتۆتە دەرەوانێ جارێکە بۆی بیژێڕینەوە بە هەوڵ و توانای توێژەرەکانمان لە خانەکانە ژماری 51 مناڵمان خستۆتە ناو ئەم پرۆژێ و گێڕاومان نەتوانێت بۆ ناو خێزان وێستا لە ناو خێزانەکانی خود نزیک لە خۆیانەوانێ ژیانە بەنەسەر و هاوکارێکی مادیان باشە من دەمەوێت وەکو بەرپرسێک ینی ئەوەندەی تۆ باشتر ڕەنگە لە هەر کەسێک ئاگاداری کێشەکانی منداڵان بی حەزەکەم تۆ باسی بکە ینی چین ئەو کێشانەی کە کێشەی مناڵن لە هەرێمی کوردستاندا ئێمە بۆ ئەومە بەستا هێڵی فراکەوتنی مناڵمان داناوە کە ڕۆژانە مناڵ ئەتوانێت پەیوەندی خۆی بکات هەفتانە 5 ڕۆژ هێڵەکەمان کراوەتەوە لە سعات 9 بەیانی بۆ سعات 2 نیوەڕۆ بەردەوام مناڵ ئەو کێشە و گرفتانی کە هیانات باشە بۆچی 24 سعات نییە ئەو لە ڕاستیا مەش گرفتێکە ئێمە لە بەرنامەمان ئایشەڵا لە داهاتووەم کە دوانی ڕوان زیابکەین وردەوە لە بە پێوەستافانی کە هەمانە بتوانین یانی ئێستا بۆ نمونە بۆ ئەو گرفتە ئەگەر مناڵێک لە پێش 9 سەر لە بەیانی ڕوبەڕووی حاڵەتێک بێتەوە تەلەفۆنەکەی تەسجیل دەکرێت لە لای ئێمە تەلەفۆنەکانیان لە 24 سعاتە هێڵەکەمان کراوەیە ئەتوانن دەنگ بێڵن ینی دەنگەکە ڕیکۆرد دەکرێن توانیازانن کە ژمارەیە ئەو سیستەمەشی تایە ئەو سیستەمەشی تایە بەڵام ئێمە لەو 9 سعاتە خەڵکی مختص هەیە گرفتەکانی مناڵەکەی گوێی لێگیرێت ئەوە گەر پێویست بکە ئاراستەیەکە بۆ لایەنی پەیوەندیدار وەگەریش پێویست نەکات لەیوایە توێژەرەکە بە هاوکاری مناڵەکە هەوڵی چارەسەرکردنی کێشەکەدن نەکەر ئەوەنە محاولەی هەر لەم 16وانە ڕێنمایی ئەدرێ بە دایک و باوک چۆن مناڵەکە پەروەردەکە و چۆن بتوانێت تعامل لەگەڵ مناڵەکە بکە بۆ حاڵەتێکی دیاری کراو هەمومانە لێرەوانێ ئێمە بە بەردەوام تەماسمان لەگەڵ مناڵە هەیەوە لە هەر کاتێک مناڵ بێوێت دەتوانێت ساڵ لەگەڵ ئێمە بکەوە باشە یەکێک لەو گرفتانی کە لە ماوەی ڕابردوودا لەسەر ئەو هێڵە باز دەکرا ئەوە بوو کە
بۆ خۆی یعنی باز لەوە دەکرێت و ئەمە بۆتە پرۆژەیەک بۆ وەکو هۆشیارێک بۆ منداڵان بۆی کە مۆبایل بەکارنهێنن ئامێرەکانی پەیوەندیکردن بەکارنهێنن بەڵام منداڵێک گەر دەستی ڕانەگا بۆ نمونە بە مۆبایل یان بە تەلەفۆن و توندوتیژیشی بەرامبەر دەکرێت یاخود غەدری لێ دەکرێت بە جۆرێک لە جۆرەکان و کات ئێوە چۆن دەتوانن بەهانای بگەن یان چی بکە بۆ ئەوەی دەستی بە ئێوە بگات ئێمە ینی تەنها ئەوە نیە لەگەڵ یەک کۆمپانیایی ساڵاتە ئەمە پەیوەندیمان هەبێت و هێڵەکە خۆڕایی بێ و کرابێتەوەێ لەگەڵ کۆڕکایە لەگەڵ ئاسیا لەگەڵ کورتێڵە لەگەڵ کۆمەڵە موسە ئەو هێڵک پەیوەندیانێکی ئێستا هەیە هەموو لە ڕێگەی ئەمانوانێ دەستی بە هەر یەکێک لەمانە بگاتوانێت لە سەرجادە تەلەفۆنی سەرجادەکان ئەتوانێت پەیوەندی بە ئێمەوە بکات یانیەوە نیە بۆ نمونە یەک تەلەفۆن لە خێزانێکی شایستە خۆشبەختانە خەتێکی نۆرمال و چەند تەلەفۆنێکی مۆبایل بوونی هەیە لە ماڵەکەی بڵێ دەگەڕێمەوە بۆ پرسیاری سەرەتام کە وتم چین ئەو حاڵەتانەی کە یاخود ئەو توندوتیژیانی یاخود ئەوانەی کە بۆ بکێشە بۆ منداڵ بەپی ئەو پەیوەندیانی کە بە ئێوە کریانی وەکو ئامارێک دەستان کەوت بێت وڵی زۆرترین کێشەکان چین وڵی لێدانی تایە توندوتیژی جازارێکی بیان لێدانی جستەیی بێ مەم حڵتە لەلایەن دایک و باوکەوە تاکید حاڵەتی دەستدرێژی تایە حڵتەکان هەموو ئەوانن کە باڵێن ئەکرێت تەنها ڕێنمایی بێت کێشەی مەسەلەن سعیکردنی هەیە حڵتی تێنەگەیشتنی هەیە هەموومانە گرفتی و مناڵانن کە ڕۆژانە پەیوەندی بەم پێوەکەن تێکەڵن بەڕاست باشە ئەمانە کە پەیوەندیەکەم بۆ نمونە وەختێک مناڵێک پەیوەندی بێەوە دەکات و توندوتیژی بەرامبەر بکراوە دۆسەکەی چی لێ دەکرێت ینی دەنێردرێتە دادگایان ئێوە بۆ خۆتان ستافتان هەیە بۆ ئەوەی ئەم کێشانە چارەسەر بکات تاکید ستاف هەیە کاتێکە مناڵەکە پەیوەندەکە بە پێی جۆری کێشەکە ئەگەر لەو لەحسا توانرا بە هاوکاری مناڵەکە کێشەکە چارەسەر کرا ئەوە با بڵێنەوە حاڵەتێکەوە تێپەڕێنرێت و تەسجیل دەکرێت ئەگەریش ئەمە نەتوانرا چارەسەرکرێت دەستدرێژی بوویان و حاڵتە کۆمەڵە شوێن هەیە کە لەسەر هێڵن لەگەڵ هێڵی سەشانزی ئێمە مناڵەکە تەحویل دەکرێت بۆ شوێنانی بە پێی پسپۆڕی تایبەتی خۆی ئیشی لەسەر دۆستێکە ئاکرێت کەیسەکان حالا ئاکرێت بەڵێ حاڵەتە بۆ ینی بەهۆی لێدانەوە بەهۆی توندوتیژیکردن بەرامبەر بە منداڵێکەوە حاڵەتەکە گەیشت بێتە لە دەستدانی ئەندامێک لەلایەن منداڵەکەەوە یاخود نەخۆشکەوتن یان تووشی ینی ئەوەی کە تووشی حاڵەتێکی نامە ببێت بەهۆی ئەو توندوتیژەوە یان بەهۆی ئەو لێدانەوە بەتەکید لە کۆمەلگای ئەم شتانەمان بینی و بیستی وەکو ئەوەی کە وەکو دۆسیە بۆ ئێوە هاتسام نمونەی لەو جۆرەتان لەو حاڵتە نەگەیشتێتەوە حاڵتی کە بناڵێک ئەوەنە ئازاری پێ بکات بیبینە خەستەخانە یان تەداوی لێدانەکانی بکەینیانەوەی کە نەگەیشتێتەوە حاڵتێکی کێشێکی لەو جۆرەمان بۆ بێت باشە بۆ نمونەگەر حاڵەتێکی لەم جۆرە هەبێت خوا نەکردە کە حەز ناکەین حاڵەتی ئەوها بێ بەڵام ئەگەر هەبێت وەکو ئەگەرێک ئێوە چۆن مامەڵی لەگەڵدا دەکەن لە ڕێگەی شورتەوە تەدەخل دەچێتە شورتە باشە یەکێک لەو پرسیارانەی دیکە کە گرنگە ئێوە وەکو لایەنی پەیوەندیدار ڕێکراوە ناحکومەکان کە تایبەتن بە منداڵان هەمیشە باز لەوە دەکەن کە ئەوان پلانیان هەیە و بەردەوام لە هەوڵدان بۆ ئەوەی کە گرفت و کێشەکانی منداڵان کەم بکەنەوەێ بەڵام کاک سۆران دەبینین بۆ نمونیانی ترافیک نییە لەم شارەدا کە چەند منداڵێک نەبینیت خەریکی کەسابەتە کە تەمەنەکەی هی ئەوە نییە بەڕاستی ینی لە حاڵ لە دۆخێکی ناخۆشدان ئەمانە ڕۆژانە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم شارەدا هەمومان بینەری ئەم دیمەنانی هۆکارەکەی چییە ینی ئەمە پلانێک نییە بۆ ئەوەی ئەمانیش بێنێتە چوارچێوەی ئەو کۆنتترۆلکردنەوە کە ئێوە بۆ منداڵانی دیکە هەتانە ڕاستە پلانی ئێمە بە ئەو ڕێکخراوانی کە جەنابەت باستیەکەی کە کارەکەن بۆ مناڵ ببوورە ئەمانە هەمووی بە هاوکاری وەزارەتەکانی ئێمە بە هاوکاری ڕێکخراوە ناحکومیەکانە بودجە وەرەگرن و یان لە ڕێگەی ئێمە حساب مناڵپارێزی ئێمە مناڵپارێزی کوردستان لەگەڵ وەزارەتی ئێمە ساڵانە مەسحێک بۆ مناڵی سەرجادە و مناڵی ئیشکەرەکە ئەمە هاوکاریەکە و لای ئێمەوانێت پارەکەی دابینەکرێت و مناڵپارێز ئەنجامی ئەم مەسحانە ئێمە بە هاوکاری یونیسێف مەسەلەن ئێستا مەسحێکمانێ بۆ مناڵی کوردانی ڕۆژ ئاوا مناڵی سووری هەموو مەسحانە ئێستا لە ئیشان ئیژەکەن و داتاکۆکرێتەوەوانێ ئەمانە هەمووی بە هاوکاری وەزارەتی ئێمە ئاکرێن ئەمانە لەگەڵ ڕێگەی مناڵ بڵێن نەزەماتەوانێ ئەکرێم نەزەماتێکیش بۆ خۆی پرۆژێکی هەبێت لە ڕێگەی ڕێکخراوە حکومیەکە فەرمانگەی
ڕخراونە حکومیەکان و لێو بوجە وەرەگرێت و پرۆژەکەی بۆ مناڵ ئەنجامەدا. یعنی بە شێوەیەک لە شێوەکان حکوومەت هاوکاری و پرۆژاناکە کەم نەزەڵاتەکانیش ئەیکرد. ڕاستە لە ئێستادا کاتێکە بینین ترافیکەکان مناڵێکی زۆری لێیە طبعا ئەمەش بەرزونزمی ڕێژەکان لە کاتێکە بۆ کاتێکە گۆڕانی بەسەر ڕێژەکە دیاریکراوە لە ئێستادا ئامارێکی ئێستا کاتێککە باڵێن امتحاناتی مەکتب تەواوە بێت و وەرزی خوێندن تەواو بێت جارێکە ناوبازار و شوێنە گشتەکان ئەبینین جارێکە مناڵ ڕووی تێکاتوانی کاسپی لەیەکە ئێمە ئەوەشمان لەبیر نەچێ هەموو مناڵێکی بینین لەوێ لە سەرجادە ئیبینین کە مافیەوەی ئمە وازانین مافی ئیشکردنی نییە بە پێی قانونی با بڵێن مافی تەمەنی مناڵ دیاری کراوە گەل لە بۆی هەیە لەگەڵ کەسی نزیکی خۆیان ئیش بکات جا لە ئوتێلێکە لە دوکانێکە لە شوێنێکە ئەمانش بە پێی تەمەنەکان دیاری کراوە مەسەلەن 15 ساڵ یان 13 ساڵە لە بەرەو سەر لەگەڵ کەسوکاری خۆیان توانێت کاسپی خۆی بکە و من و تۆش کاتێ مناڵا بینین ئەڵێ نەما چۆنە بێ و مافی پێشێل کراوە بەڵام قانون ڕێگەی پێدراوە بەڵێ ڕێگە پێدراوە کاتێک کە مەکتب تەوا بێ وکوتم ترافیکەکان ئەکرێت ئەو حاڵەتێکیا بینی کە بە چاوی بینین مناڵ ئیشی لێکە بیریشمان نەچێ هەرێمی کوردستان شوێنێکی ئارامە لە جنوب و لە ناوەڕاست و لە کوردانی بابڵێن ڕۆژ ئاواکەەوە وەستانی ئێستا شارەکانیان دایمەشەڕ و ئەو ئاشاویتە ڕویان کرد و هەرێمی کوردستان کوردستانی ڕۆژ هەڵات بە هەمان شێوە بەشێک لە شێوەکان ڕووی کردوتە وڵاتەکەی ئێمە بکە شوێنێکە کرێ با بڵێن ئیشی تیا بکرێت یانەوەیە کە پەنای بۆ برن حاڵتێکی ترەوەیە کە بەڕاستی ئەم ماوەیە و قەیرانەی کە لەگەڵ بەغایە هەیە حاڵەتی ئابووری خێزانەکان با بڵێن ڕوو لە نزمیە بشێوی ژیانیان ڕوو لە نزمیە جارێکە کاریگەری هەیە لەسەرەوەی کە مناڵ بچێتەوە سەرجادە بۆ ئیشکردن ئەمانە هەمی حاڵەتن بە پێی ڕۆژ گۆڕانیان بەسەرادی ڕقەمەکان ئەمانە هەمی لە ڕێگە و مەسحانەوە پێمانەڵێن ئەم مەسحانەش وەکوتە مناڵپارێز و وەزارەتی کار کاتێکە مەسەحتەوە بخوانی ئەعلانی ڕقەمەکانەکەن بەڵێ لە ئێستادا هیچ ئامارێکی دیاریکراو نییەوە کە هەبێت لە لای ئێوە وەکو وەزارەت نەخ بەسەوەی وەزارەتی ئێمە بەڕێوەبەراتی گشتی ئێمە لەگەڵ یونیسێفە کە هەمانە و ئەو ڕوپێویە بەپێی ئاماری UNHCR ئەوان 599 مناڵیان بۆ نردوین کە مناڵی ڕۆژ ئاوان و ئێستاکرێت لەسەر جادە بن ئێمە 100 مناڵمان لەوانە دۆزیوەتەوانێ لە ناو کەمپەکان ئەو ڕقەمە تەنیا لە سنووری پارێزگای سلێمانیدایە بەڵێ لە ناو بازاڕەکاندا خەریکی کارکردن لە ناو بازاڕاکرێ خەریکی کارکردبیان لە قەزا و ناحەکان لە کەمپەکانە بە پێی هەموو با بڵێن هاتوون لەوێ خۆیان تەسجیل کردووە بەڵام نازان شوێنێکی کەوتۆتە کوێکرێت لە عربەت بێکرێت لە بازیان بێکرێت لە ناو شاری سلێمانی بێ ئێمە ئێستا 100 مناڵمان لەوانە دۆزیوەتەوانێ مناڵیان تایە با بڵێن بێسەرپەرشتن و شوێنێکی تایبەتیان لە کەمپەکانە بۆ کرێتوانێ مناڵیان تایە بە بێ دایک و باوکی لە وڵاتی خۆیەوە لە هاتوو لیان لە شارەکەی خۆیەوە هاتوو دایک و باوکی لەگەڵ نیامانە خدراون بە خێزانی بەدیل کە هەر خێزانێکی با بڵێن کوردانی ڕۆژ ئاوا بێت چووکابێ نزیک بێت لە خۆیانەوە شێوازی نەریت و دابوو نەریت و زمانەوە یەکێک لەو حاڵەتانی دیکە کە ئێستا دەبینین یانی دەستگاکانی ڕاگەیاندنا دەبێتە هەواڵ ئەوش دەست درێژیکردنە بۆ سەر منداڵان دەمەوێت بزانم بە پێی ئەو کەیس و دۆسیانی لەلای ئێوە هەن حاڵەتی لەم جۆرە زۆرن دەستدرێژی سێکسی بۆ سەر مناڵان ببوورە لەوەتەوە هێڵێ ئێمەدامان ناوزام حاڵەتە یەک دوو حاڵەت پەیوەندی کراوە چۆن مامەڵی لەگەڵ دەکەن ئەو حاڵەتان ئەو حاڵەتە ناڵێمی حالاکرێتەوە کە خەڵکی بۆ دابی نەکرێتەوە ئیش لە دەنێردرێتە لای پۆلیس بەپی حاڵەتەکە کەوتووە تۆ دۆسیەکە یەکەم ناتوانانی بابلێن ئاشکرای بکەیت و بۆ شێوە بە شێوەیەکی وایشی لەسەر کرێکە زەرێک لە کەسایەتی مناڵەکەش نەدرێت بەڵێ باشە پەیوەندی ئێوە لەگەڵ دەستگاکانی ناوخۆدا یاخود هێزانامنەکاندا چۆنەوە بە تایبەت لەگەڵ پۆلیسدا ئێمە نوێنەری خۆمانمان هەیە لەگەڵ قایم قامێت و لەگەڵ شۆرتەوە هەمووانەیە تایبەتە لیژنێکی تایبەت بە سواڵە کاکامل لەو لیژنەیەکە نوێنەری ئێمەیە لەو شوێنە ئیشەکەن و بەردەوام ئەو مناڵانە باڵێن دەستیان ئەگیرێن و ئەبرێتە لای دادگا و دادوەر بڕیاری لەسەر ئەدادکە ئەگیرێت یان ئیقافەکرێت بۆ ماوەیەک یان بەرەڵاکرێت هەموو حڵە لە ڕێگەی لیزنێک و تاکی پەیوەندیمان باشە و ئیش لەو مەجالانە کراوە بێک بەڵێ دەمێت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک چەند کۆمنتێکە تووە وەکو پرسیار بۆ تۆی بخوێنمەوە یەکێک لەوانە تەنیا کەفری دەڵێت منە پرسم کاک سۆران وەکو لێپرسراوی بەشی پلاندانان چیتان کردووە بۆ منداڵان هەرچەندە پێشتر بەشێک لەوانت باس کرد وەڵای ئێمە ئەگەر ڕقم بڵێم ئێمە ئیشمان کردووە لە ڕاستیە بەڵام با ئێمە ئەومان لەبیر نەچێ
مناڵ با بڵێن ئیشێکی گرنگە کە تۆ بتوێ ئیشی لەسەر پێوەنە ئاسان نییە هەر ڕقم نییە و تۆ بێڵێت و بەس کۆتایی پێبێت و شتێک بێ بەڕێ بکەیت بۆیە بەڕاستی ئەو ئیشانێکی ئێمەیکەین کۆمەڵە مناڵێکە گرێتوانێکە پێویستی پێمانە بەڕاستی وەکوتە مناڵی بێ سەرپەرشتمانەیە 580 مناڵمانێ مناڵی ئیشکەرمان هەیە کە لە ڕابردووە مناڵە ئەم پرۆژەی ئیشی کردووە سەردانی شوێنە گشتیەکان کراوە کە بزانین لەبەر نەبوون بووە هاوکاری مادی کراوە خراوەتۆ خوێندن و ژیانی ئاسایی خۆی مناڵانی خۆی بەڕێ بکە مناڵی ناوخانەکانمانەیە وەکوتم 40 مناڵە مناڵی دەرەوەی خانمانەیە 50 مناڵ سوودمەند بووە مناڵی پەرتەوازەمان هەیە کە دادگا باڵێن دایک و باوکیان دیار نینیان لەو لەحسە دایک و باوکی بزر بووە من دادگا 35 حاڵەتی بۆ نردووی لە ماوەی ڕابردووە تەمان ئەمارانە هەمووی بۆ مانگیەکەن کە ئێمە ئەلانیانەکەی سوودمەندی سنتەرەکانمان هەیە کە بەردەوام لە سنتەرەکانی ئێمە خزمەت گوزاری پێشکەش بە مناڵەکرێ 553 حاڵەتمان هەیە سوودمەندمان هەیە سوودمەندی سنتەر و پەیمانگاکانمان هەیە کە تایبەتە بە مناڵی خاوەن پێداویستی تایبەت 240 مناڵ هاوینە با بڵێن لە کاتی پرۆسەی خوێندنە وەکو سیستەمی پەروەردەیە لە لای ئێمە سوودمەندە بنە مناڵانە خواردنیان بۆ دابینەکرێ شوێنی خوێندن و ئەویان بۆ هەیە لەگەڵ هاتوچۆیان هەمی عیدی خۆمانە دایانگەکان هەیە کە ئێمە بەردەوام چاودێریانەکەین کۆمەڵە دایانگەمان هەیە کە عیدی خۆمانن 5 مناڵ سوودمەندە لەم دایانگانە حکومیانەیە دایانگە ئەهلیەکان کاوانیش هەر لە لای ئێمە سەرپەرستی و چاودێری ئەکرێن 2333 مناڵ ئێمە چاودێریانەکەین ڕۆژانە کە بێ بەڕاستی چاودێریکردنی مناڵیش ئاسان نییە بێ خواردنی باش بێت ئەبێ توندوتیژی بەرامبەر نەکرێ بێ پرۆسی پەروەردەی بە شێوەیەکی زانستیانە بێ ئەمانە هەر هەمووی لە لای ئێمەوانێ چاودێریەکرێن هەڵی فریاکەوتنی مناڵمانەیە کە بە بەردەوام ئەوە هێڵە ئێمە سمبۆل نەمانگی پێش 1959 مناڵ پەیوەندی لەگەڵ ئێمە کردووە تەنها لە 1959 مناڵە 32 حاڵەتیان کێشەی فعلی بووە کە حالە کرا و پێویستی بە حالە و بێ ئەو ڕوپێویەمانەیە لەگەڵ یونیسف با هاوکاری یونیسف کە یکەین ئەوە لە شەو دوو مانگی بەجانەوە پرسیارێک بەوەی کە ئەو خانانەی کە ئێوە منداڵانی بێسەرپەرش وەردەگرن بە پێی یاسا دەبێت لە تەمەنی چەند ساڵێەوە یاخود چەند مانگیەوە وەربگیرن یاساکە سێ جۆر لە خانەی لە ماڵی دیاری کردو بۆ مناڵ دانێکیان لە 0 بۆ 4 ساڵە ئەم حاڵەتیان کە خۆشبەختانەوەی تر لە ماوەیە باڵین ئێستا مناڵمان هەیە لەو تەمەنانە وەرمان گرتووە لە دوای 5 ساڵ بۆ بڵین بۆ 13 ساڵ ئەوە خانەیەکی ترەکە هەمانە و کوڕان و کچانیشە لە 13 بۆ 18 ساڵ ئیتر لەو تەمەنە ئێمە وەریانەگری و مەرجی خۆشیە بە پێی یاسا و ڕێنماییەوان بۆ پێی کە ینی حتمما هەرێکێکیان لە دۆخێکی جیاوازەوە یان لە کێشەیەکی جیاوازەوە ڕۆیان کردوێتەوە شوێنە ئەمانە پێکەوە دادەنجێن لەو خانانەدا یاخود بە پێی کەیسەکان بە پێی حاڵەتەکان تەسنیفاتی تەمەنیتیایە وەکوتم تەمەنەکان تەسنیفاتی تابێ بە شێوەیەک بێ کە بگونجێ بە ژووری مناڵەکان کە بەیەکەوە لە ژوورێکان دوو مناڵەیان سێ مناڵیان دوو مناڵە ئەبێت تەمەنیان لە یەک نزیک بێت و بە شێوەیەک ڕێکی بخەی کە گونجاو بێت کاریگەری لەسەری حاڵەتەکان دروست نەبێت و بەردەوام بە 24 ساعتە تاوان خزمەت گوزاریەکە 24 ساعت لەوێ چاودێری ئەکرێن و خزمەت دەکرێن و لە کاتی خوێندنا و مامۆستای تایبەتی خۆیان هەیە سەرپەرشتی خوێندنەکەیان ئەکات و لە هاوینانیشە کەمپیان بۆ کرێتەوانەوە کاتە تەرفیەکانیان دەست پێەکە بڵێ هەندێک ڕەخنەی ئەوە هەیە بەرامبەر بۆ خانانە بەوەی کە ئەم شوێنانە وەکو پێویست خزمەت بۆ مناڵان ناکەن ینی لە ڕووی پێداویستیەوە بۆ نمونەوە پێداویستیانی کە بۆ منداڵێک لە ماڵێکا گرنگە هەبێت لەو خانانەدا بوونی نییە تەنها سۆزی دایک و باوکی لێ نییە ئەژینا ئەو شتانەی ئەوان هیانە مناڵێک لە ماڵی باوانی خۆیان نیەتی باشە چی کراوە بۆ ئەوەی ئەو فەراغا نەفسی و ئەو یعنی ئەو دۆخە سایکۆلۆجی کە مناڵێک دوور لە نازی دایک و باوک بۆی دروستە بێت ئێوە چیتان کردو ینی پلانەکە چیە بۆی کە
هەوڵ بن ئەم فراغە لانی کەم بەنیوەش پڕ بکرێت زەحمەتە تۆ بتوانی سەد وەکو دایک و باوکی مناڵەکە سەیری شت بکاتەوە تەعاملیشی لەگەڵا بکەی بەڵام بەردەوام ئێمە ئەو ستافانەی لەوێ ئیشەکەن دەورەیان بۆ بکرێتەوە بەردەوام ئامۆژگاریەوەکرێن کە بە شێوەیەکی نەرمونیان و سۆزیان هەڵبژیرێ بە شێوەیە تەعاملیان لەگەڵ بکرێت کە ئەو کەسانە ڕاهێنراون بەتەکی دەڕاهێنراون بەردەوام دەوراتیان بۆ دەکرێتەوە بەڵێ بەڵێ دەوراتیان ئەو دەوراتانە لەلایەن خەڵکی بیانیەوە لەلایەن ڕێکخراوە جیهانیەکان کۆمەڵی ڕێکخراو دێت تایبەت دەورە بۆ ستافی خانەکانە کاتوانێ وەکرێ منەسەڵاتی ئەجنبیشی تایە و خۆماڵی محەلیشی تایە خۆشمان وەکو باڵین وەزارەتی کار بەردەوام ئەو دەورانە بزانین فەراغ لە شوێنێکە لەو مەجالە دەوریان بۆ بکرێتەوە. بەڵێ نمونەیەکی زۆر جار بۆ نمونە دایک و باوکێکەگەر یاخود با بڵین دوو هاوسەر ژن و مێردێکەگەر منداڵیان نەبێت دەتوانن منداڵێک هەڵبگرنەوە و لای خۆیان بێت دەمەوێت ئەمەم بۆ ڕوومکەیتەوە یعنی بۆ خۆی حاڵەتێکی ئاساییە و یاساییە یعنی ڕێگە پێدراوە و ئەمە لای ئێوە دەکرێت دەبێت بە ئاگاداری ئێوە بێت چۆنە وردەکارێکی دەمەوێت باسی لە ڕاستی تام لەحزەیە ئەو دۆسیێت پەیوەندی بێمونێ خەسخانە و دادگا بڕای لەسەرێن تەبەنی بوونی نییە تەوان بەڵام بۆ خۆیمە دەبێت ئێوە ئاگاداری بین و ئاگاداری ئێوە بێت وانە ئاگاداری ئەمە و مناڵانی کە دێتە لای خۆمان وەکوتم 0 بۆ 4 ساڵمانەوە لە لای خۆمانەوە گەر کەسێکی زۆر لە ڕێگەی دادگاوە توانێت ئەو معاملەیە بکات و بەتاکید ئێمە ئێستا پرۆژەی کەمانەیە پرۆژەی خێزانی بەدیلە خۆشببختانە گەیشتە ئەنجومەنی وەزیران و چاوەڕوانی دەرکردنی ئەو ڕێنماییین خێزانی بەدیل ئەوەیە کە ئێمە ئێستاش یاسای با بڵێن نیزامی خانەکان لە هەموارکردنەوە ئێستا لەم دەحسە ئیش لەسەر ئەوە کەین مەرحەلەی باشی بڕیوە ڕەشنووسەکە حازر کراوە تەنها کۆکردنەوەی کۆمەڵە تێبینی خەڵکانێکی پسپۆڕە وەکوتم پرۆژه خێزانی بەدیل ئەوەیە کە لە لای ئێمەوانێ لای ئێمەوە ئیشی لەسەرەکرێ خێزانێکی بەدیل بۆ مناڵەکە دۆزینەوە ئەخیر ڕێگا چارەسەر بۆ ئێمە خانەیە مناڵ دەرکەین نە خێزانە یعنی ئەوە نیە یەکسەر ئێمە هەر مناڵێک ببینە خانە چونکە ئازانی خانە ئەو شوێنە نییە کە بێ مناڵی تیا گەورە بریا بێ مناڵی تیا پەروەردە واتە ئەگەر خێزانێکی لەو جۆرە بیەوێت بۆ نمونە پرۆژەیە بەڵێ بە پێ و پرۆژێ ناوی خۆیان نووسن و توێژەر سەردانی خێزانەکە کە راپۆرتی خۆی لەسەرگەرە خێزانە گونجاو بوو بۆ مناڵ و کەسایەتی دایک و باوکەکە لەو خێزانە ملائیم بوو بۆی کە مناڵێک پەروەردەکەن بە تاکیدی تر دواتر ڕێگەی یاسایەکانی بۆ گیرێتەوە بۆ نمونەیەکێک لەو ڕێگەیانەی کە خێزانێک وەکو مەرج دەبێ هەی بێ بۆ ئەوی مناڵێک بێتە لای خۆی چییە؟ بێ هیچ تاوانێک نەکردن لە دادیا و لە شورتا هیچ دۆسیەکی نەبێت کە دزیکردنە جوزان پیا و کوشتنە لێدانە شەڕکردنە هەموو حاڵتە نەخوازراوانی کە هەیە و گوێ بۆ دەن بۆ نمونە ئەگەر خێزانێک بۆ خۆیان منداڵیان هەبێ و بیانەوە منداڵێکی دیکەش بەرنە لای خۆیان هیچ کێشەیەکی هیچ گرفتێکی نییە مویمە بتوانێت دەو خێزانە لە ڕووی مادیوانێ دامی با بڵێن ئەم مناڵە بکە ئەگەر چی ئێمە پرۆژەکە خۆشمان دامی مناڵەکە ئەکەین ینی هەروانای نێرینە مناڵێک و بێ بەرگران لەسەر خێزانەکە بەڵامە بێ ئەو خێزانە ئەوەشی کابێت کە بتوانێت پێویستەکانی مناڵە فراهم بکات باشە زۆرن ئەو حاڵەتانی کە بەهۆی جیابوونەوە وا بووە کە منداڵێک ڕووبکاتە خانە و لەوێ ئەو ڕقەمەکەم بۆ جەنابەت باس کرد بەتەکی دەمە ڕۆژانە ئاگۆڕە لای دادگاوی حالی لای ئێماکرێ کیسەکان محاولاکرێن چارەسەر بکرێن زۆریان چارەسەرەکرێن مانگانە حاڵەتمانە بۆ گەڕاندراوەوە ناو خێزان و هیچ کێشەیەکمان نەبوو توانیمانە چارەسەریکردن بەڵێ زیاتر پرسیارەکەم ینی بۆ مەبەستە بوو بۆی کە ئەم حاڵەتانە کە لە ڕێگەی جیابوونەوە مە دروستە بێت ئێوەن کە کار ئاسانی دەکەن بۆ ئەوەی دواتر بگەڕێنەوە لای خێزانەکانیان و بۆ نموناگەر منداڵێک 4 ساڵ لە خانەدا بێت دواتر دایکەکە یان باوکەکە لە پاش جیابوونەوە بێت بیەوێ منداڵەکەی بێتوانێ ئێوە هیچ ڕێگریەکی بۆ دروستەکە نەخێر ئمە پێمان خۆشەوە هاوکاریشیەکەی کاتێک کە کێشەکان چارەسەر بیان ئێمە هەوڵی چارەسەرکردنەکەشیین ئێستا حاڵەتمانێ دایک و باوکە لە یەکجیا بوو نەتوانێت مناڵەکانی خسۆتە سەرجادا ئەم حاڵەتە ئێمە گرتومانێتە خۆ مناڵەکانمان گرتوتە خوار شوێنمان بۆ دابین کردوون پاراستومانن لە هەموو ئەو مشکلانی کە ڕوبەڕویانە بێتەوە ڕۆژانە هاوکاری مادیانەکرێ بە تاوانەمە ئێمە لەگەڵ منەظەماتیش ئەو هاوکاریانە دروستەکەین و ئەو جۆرە لە تەنسیقە بۆ هاوکاری خێزانە کەسێکی تایبەت ئەگەر پێویست بکە خەڵکی کەش داخڵەکەین بۆ چارەسەر 18 ساڵ دو ساڵی تەمەنە بۆ منداڵێک کە لە خانەدا بێت بەپێی زۆرێک لە قانونی وڵاتان خوار 18 ساڵ بە مناڵ حساب کراوە ئێمەش لێرەشان لە عراقی شار باشە بۆ نمونە ئەگەر بەس تەسنیفاتەیە بەڵێ ئەگەر ساواهەیە بچووکەیە نەوجەوانەیە بەڵێ قسەکەم زیاتر لەسەر 18 ساڵەکانە یانیەوەی ئەم 18 ساڵە
تێدەپەڕێنێ و بەڵام دوجار شوێنێکی نییە بۆ ئەوەی ڕووی تێبکە و پەنای بۆ بەرێ و دەبێت لە خانەشانەمێنێت. ئەم حاڵتانەمان هەبووە بەڵێ لە ڕابردووە هەمان بووە محاولەمان کردووەکو فەرمانبەرێک دای بمەزرێنین هێنامان تۆ لای خۆمان لە یەکێک لە مۆسەکانی خۆمانە ئیشەکەن و دواتر شوێنی خەو ئێمە بەدەل لە خانەکان شوێنی خەڵەت گەشتمان هەیە کە شوێنیمانەوە خەوتن و ئەوەیە من جەماعەکی گەورەکە کۆمەلگای بابلین بەکرەجوۆیە کە چاودێری کۆمەڵاتی لەوەیە لە توانایەوە هەیە کە بابلین ئەو جۆرە لە باشە دامەزرانەکەیان یعنی بە پارەیەکی ڕەمزیە یان وەکو فەرمانبەرێک هەموو ئیمتیازاتەکانی دەبێت عقدیشەمانە و بە عقدیشەمانە تاکو باڵێن پرۆسی دامەزرانەکان خۆدەزانی دەورات تاکو بوجە تەزدیقکرێتەوە بەڵام مۆزەفمانەیە حساب مناڵی خۆمان بۆ لە خانە بۆ ئێستا مۆزەفی خۆمانەوە کۆر فەرمانبەرێکی تر موچە وەرەگرێت وەکو منی احتیادی حسابی بۆ کرێ فەرمانبەر. بەڵێ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئالانی ئەلەند لە بەریتانیا و کۆمنتێکی بۆ نووسیوین دەڵێت ئایا ئەمە مەبەستی ئەو کێشانەیە و گرفتانەیە کە تۆ پێشتر وەکو کێشەی مناڵان باسمان کرد لە بەرنامەکەدا دەڵێ ئایا ئەمە لە ئەستۆی کێیە دایک و باوک یان ئەو ژینگە و پەروەردەیی کە حکوومەت دروستی کردووە لەم ناوچەیەدا با بڵێن وەکو هەرێمی کوردستان؟ پرۆسی مناڵ پارێزی پرۆسەیەکی با بڵێن ئاسان نییە. تۆ مناڵێک توێبی پارێزی پاراستنی بگریتە ئەستۆت ئەوە نییە موەسسەیەک و یان وەزارەتێک لە ئەستۆی بێت و تەواو. بەڕاستی ئەم پرۆسەیە لە خێزانەوە دەست پێ کات و هەموو کۆمەلگا پرۆسەی پەروەردە با بڵێن سیستەمی پەروەردە وەزارەتی کار وەزارەتەکانی تر کە معنیم بە مەجالە کۆمەلگاکانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەر هەمومان بەیەکەوە ئەتوانین ئێمە پرۆسەی مناڵ پارێزی دروست بکەین بۆ مناڵێک. من ئەتوانم بیپارێزم سبێنێ لە گەڕک و لە کۆڵان و لە قوتابخانە کرێم کێشەی بۆ دروست بێتەوە لەبەرەوە بە هەمومان ئێمە ئەتوانین ئەم سیستەمە تەکمیلە بکەین و بتوانین مناڵ بپارێزین و لەو حاڵتەی دەرکەین کە کێشە و گرفت و مەترسی لەسرە بۆی بتوانین کۆمەلگایەکی تەندروست بنیاد بنین حتممە بێ هەر هەمومان پێکەوە دەست لە ناوی دەست بتوانین بەڵێ بەڵام دوجار ژینگە گشتێکی ئەو وڵاتە ژیان ئەو ناوچەیە تەسیراتی خۆی هەیە. هەر ئالانی ئەلەند نمونەیەکی جێڕاوەتەوە دەڵێ ئەگەر منداڵێکی ئەوروپی پێی بڵێ دوێنەیەکم بۆ بکێشە وێنەی گۆڵ دایک بۆ نمونە خۆر مانگ یان پشیلە و سەگەکی هاوڕێیت بۆ کێشە بەڵام منداڵێکی کورد وێنەی تۆپ و تیارە و بۆمب و فیشک و ئەم جۆرە هینانت بۆ کێشانی و بەستمەوەی کە دوجار ژینگە گشتێکە ژیان ئەو دۆخەی کە کاریگەریکی زۆری هەیە بەسەر منداڵەکە و ڕۆژانە بۆی دووبارە دەبێتەوە حتممە نەمەش دەبێتەوە کار بەتەکید تۆ لە بەخت ڕەشی کوردەوەی کە بە بەردەوام لە هەموو مێژوی خۆی شەڕ و هەرا و کێشە و داگیرکاری بووە ینی ئەمە تۆ بتوێت ئەگەر بە ڕۆژێک و دوو ڕۆژ ئەم کاریگەری شەڕ و داگیرکاری لەسەر تاکی کرد و لەسەر مناڵی کورد بسڕیتوانێ شتیوانیە زەحمەتە ڕاستە ئەو لەوانێت 200 ساڵ یان لە حربی عالەمی دووەمەوانێ شەڕی نەبینیوە بەڵام ئێمە چەند ساڵێکی زۆر کەمە لە شەڕ دوورکەوتوینەتەوەوانێ ئەوەتان ئێستا مناڵانی کورد لە ڕۆژ ئاوا ئێستا حالێن لە شەڕان ئەمانە ئاسان نییە و ژینگە سیاسی و اقتصادی و وانە هەمی کاریگەری خۆی هەیە لەسەر پرۆسی پەروەردەی مناڵ. بەڵێ لەسەر ڕۆژی مناڵ دەمەوێت دواوتە و دوا قسەی خۆت بکەیت بەو هیوایم کە هەمومان بتوانین پێکەوانی کار بۆ مناڵ بکەین بۆی بتوانین کۆمەلگایەکی باش لە ئایندەدا بنیاد. بەڵێ زۆر سپاس بۆ سۆران سعید لێپرسیایی بەشی پلاندانان لە بەڕێبەرایەتی گشتی چاودێری گەشە پێدانی سلێمانی سوپاس دەکەین کە ئەم شەو میوانی دیوی دۆمی هەوا بووی. ئازیزانی نارتی زۆر سپاس بۆی وەشکە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکە بوون کاتێکی خۆش.